شارەوانی هەولێرە 23 پاڵاو هەتا ئێستا داخراوە. بەردەوامی بڵاوبوونەوەی ئەو بۆنە ناخۆشەی لە شارەکەدا هەیە. ئەنجومەنی پارێزگا بە تایبەتی لیژنەکانی کشتتوکاڵ و سامانە سروشتیەکان و تەندروستی هێنایە کۆبوونەوە. لە بەردەوامی گفتوگۆکانی ئەنجومەنی پارێزگای هەولێر بۆ بوونی ئەو بۆنە ناخۆشە بەڕێوەبەری گشتی کاروباری هونەری لە دەستەی چاکردن و پاراستنی ژینگە دەڵێ بەپێی بەدواداچوونەکان ئەوە جۆرێکە لە گازوایل هاوردەی ناوشارەکە کراو بە ڕێگەی قاچاق لە کاتی سوتانی کارێک دەکات لەگەڵ هەوادا دەبێتە هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی ئەم بۆنە ناخۆشە جگەل لە پاڵاوگە نایاسایەکانی دەوروبەری شاری هەولێر. قەپاتکردنی چەند پاڵاوگەیەک ئەوەنە کە نایاساییە لە هەولێر و ئەمڕۆ بانکیشمان کردی بۆ ئەوەی زیاتر زانیاری وەربگرین هۆی ئەم بوونە چییە؟ ئەگەر بەردەوامی بۆنەکە هەبوو و پاڵاوگە نایاسایەکانی شۆکار بوو ئێوە چی دەکەن؟ ئێمە وەک لیژنەکان و وەک ئەندامانی ئەنجومان ئێمە بڕیاری دەردەکەین دەدەینە جەنابی پارێزگار بوو ئەوەی ئەمڕۆ بگەینە قەناعەتێکیان حەقیقەتێک کە هۆیەکە لە بوو پاڵاوگەکان دەگەڕێتەوە یان لە بوو ئەو نەفتەی کە دەگەڕێتەوە کە پێش ئێستا باسییان کرد کە ئەو نەفتەی کە لە لای گەیارەوە ئەوەنەوە ئەو شوێنان کە ڕێژەی کبریتی زۆرە ولو حتى حدك وابزان او ديار ده يعني او بونه نمايه بس ديار السري هالدايتوا اما بو امرو بپیست منزانی بانکیش جان بکنو با گفتگویی که به تواوی همو زانیاریکان ور بیرین بتوانین دوای بریاری بدین و بدین جهاتی معنی وای دستلات تنفیذی اوان به کاری خوان هەڵبستن. قایمقامی قەزای ناوەندی هەولێر دەڵێ دوای بڵاوبوونەوەی ئەو بۆنە لیژنەیەک پێکهێنراوە تاوەکو ئێستا نزیکەی 22 پاڵاوگە داخراون و 20 مۆلی دەش سزادراون لەگەڵ دەست بە سەرداگنی 36,000 لتر گاز کە ئەو گازن دەهێنرێنە ناو شاری هەولێر. ئەو بۆنە ئێستا پێیا بووە لە ناو شاری هەولێر بە تایبەتی دەگەڕێتەوە بۆ ئەو گازوایلێک کە ئێستا بە کوالێتیی خراپ بەرهەم دێنێت ئەڵێن لە گەیارە و ئەو ناوچەی دێن بە قاچاقی دێتێرە لێرە هەندێک مادەی تێکرێت تیزاب و خاچی تێکرێت دواتر تەسویاکرێت لە ئەنجامی کارلێکی کیمیاوی ئەو بابەتە ئەو بۆنە دەرەچێت لەبەرەوەی ئەو پاڵاوگانە ڕاستە نایاساین و بۆنیان هەیە بەڵام ئەو بۆنە پێشتریش هەبوو نەدەهاتە ناو شار بۆنەکە. ئێستا ئەو بۆنێکە زیاد هاتیە زیاتر بن بۆ ئەوی دەگەڕێنەوە بە دووەداچوونیشمان کردیا زیاتر هی ئەو گازوایە تەسفێکردنی ئەو گازوایلێکە بە شێوەیەکی نایاسایی دێتە ناو هەرێم. دانیشتنەکە بۆ ئەوە بوو بۆ ئەوەی بزاندرێ یاخود ئەندامانی ئەنجومەن بزانن چ کراوە لە ماوەی ڕابردوو سەبارەت بەو بۆنەی لە ماوەی چەند هەفتەی ڕابردوو لە ناو شاری هەولێر بڵاو بووبەوە. ئێمە بەداتا کارەکانمان خستە بەردەم بەڕێزیان بۆمان ڕوونکردنەوە کە چەند پاڵاوگە لە شاری هەولێر هەیە نزیکەی 200 پاڵاوگە لە کوردستان هەیە 120 پاڵاوگە تەنها لە دەوروبەری شاری هەولێر هەبووە پێش ساڵی 2014 و ساڵانی ڕابردووە پاڵاوگانە هەبوونە لە کوردستان بۆ ئەوەی بتوانن ئەو پێداویستی خەڵک و پێداویستی بازار دابینکەن لە نەفت و گاز و بنزین و ئەو جۆرە شتانە لەبەر ئەوەی تەنها 2 پاڵاوگە لە کوردستان هەبووە ئەو 2 پاڵاوگەیەش کە نەیتوانیا وەکو پێویست با بڵێن ئەو بۆشاییانە پڕ بکاتەوە بۆیە ئەوە واقع و با بڵێن زروفی ئەو کاتی کوردستان فەرزی کردیا هەر کاتێکیش ئەگەر توانرا ژمارەی پاڵاوگە ڕسمیەکان با بڵێن زیاد بکرێ ئەوە بە دڵنیاییەوە ئەو پاڵاوگە نایاسایانە نامینێ. بڵاوبوونەوەی ئەم بۆنە ناخۆشە لە ماوەی 2 مانگی ڕابردوو بە تەواوی هەستی پێکراوە. شارەزای بواری ژینگە و تەندروستیش دەڵێن ئەمە مەترسێکی زۆری لەسەر ژیانی مرۆڤەیە بە تایبەتی لە ڕووی تەندروستیەوە دەکرێت لایەنە پەیوەندیدارەکان ڕێگری باش بکەن بۆ نەهێشتنی ئەو پاڵاوگە نەوتیانە و ئەو هۆکارانەی دەبنە بڵاوبوونەوەی بۆنی ناخۆش لە شارەکەدا. هەریات کەریم گەلی کوردستان هەولێر.